ئەمڕۆ ڕۆژی جیهانی پزیشکانی فریاکەوتنە. ئەم سێکتەرە کە لە ساڵی 2014 لە کوردستان دامەزراوە کۆمەڵێک گرفتی هەیە و حکومەت گرنگی بە پێشکەوتنی نەداوە. بە تایبەتی دابینکردنی هێلیکۆپتەر بۆ گواستنەوەی نەخۆش و ئامادەبوونی لە ڕووداوەکانی هاتوچۆ و گواستنەوەی بریندار. ئەمڕۆ ڕۆژی پزیشکی فریاکەوتنی خێرایە. ئەم ڕۆژە بۆیە دانراوە بۆی لایەک لەم سەکتەرە بدرێتەوە. بەڕاستی سەکتەرێکی زۆر حەساسە، بە تایبەتی ئێستا لە کوردستانە شارەکان گەورە بوون، خەڵکێکی زۆر هاتۆتە ناو شارەکانەوە، وەکو ڕووبەر وەکو خەڵک زۆر بووە، چەند تەکنۆلۆژیا زۆر بووە، کارەساتەکان زۆر زیایی کردووە، یعنی بە ئاسانی دەستێ ناگاتە ئەو شوێنانەی کە چارەسەری نەخۆشەکان کەی. ئەمەش پێویستی بەوەیە کە نظامێکی ئیتیساڵاتێکی زۆر پێشکەوتوو هەبێ، خێرا ئەو شوێنە دیاریکە. پێویستە بە ئەمبوڵانسی زیاتر هەیە، پێویستە بە گەنجی تازە هەیە کە بتوانن ئەم ئیشە بکەن، چونکە هەموو کەسێ ناتوانێت ئیشە بکات. ترێنێکی باشیان بۆ بکەی بۆی تەوزیعیان کەی بەناو شارەکەیە و بڵاو ببنەوە بۆی لە کارەساتەکەیە کە ڕوئەیە بنزیکترین کات بکاتە شوێنە. بەڕاستی ئەمەش یعنی پێویستە ئاوڕێکی جدی لێ بدرێتەوە بۆی ئەم کێشانە چارەسەر بکرێ. هەم کێشە وەکو پەیوەندی هاوڵاتیان، هەم کێشە وەکو زۆری ئەمبوڵانس، هەم کێشە وەکو کەرەستەی مرۆیی کە ئێمە خەڵکێکی تا ئێستا تاعین نەبووە، ئەوانەی کەماون کە ئیشەکەن لەم کەرەستایە چەند ساڵێکە خەڵکی تاعین تازە نهاتۆ، گەنجی تازەمان بۆ نهاتۆ کە بتوانێت بەم کارە هەڵسێ، بەم کارە پیرۆزە هەڵسێ. لە سلێمانی دیدارێک بۆ کارمەندانی فریاکەوتنی خێرای نەخۆشخانەی شار ساز کرا. بەرپرسی سەنتەرەکە دەڵێت پێویستیان بەڕاهێنان و دابینکردنی کەلوپەلی پێشکەوتوو هەیە تا بتوانن بە زووترین کات چارەسەری حاڵەتەکانی فریاکەوتن بکەن. بەڕاهێنانی ئەمە دوو پلانمانەیە. پلانێکمان هەیە لە دەروی خستخانە بۆ خەڵگەوەی لەسەر جادە و لە شوێنی ڕوودا و لە شوێنی پیشە و لە شوێنی کارەکەی کە هەندێک حاڵە دەبێ، وەکو شت خوددان، وەکو برینداربوون، وەکو دوو پشک، وەکو سوتاوی، وەکو هەشتێک بێت چی بۆ بکەن. ئەوەی لە ناو خستەخانەکانە کەم تا زۆر لەگەڵ هەموو ڕێکخراوەکانە، لەگەڵ WHO ڕێکخراوی تەندروستی جیهانی، لەگەڵ ڕێکخراوی خاچینی سووری نێودەوڵەتی چەندەها دەورەمان کردێتەوە بۆ فریاگوزاری سەرەتایی و فریاگوزاری پێشکەوتوش. چونکە ئێمە ئەو دەورانەنەکین دواکەوین، ئەپدەیت نابینەوە. ئەم شتانەی کە ئێمەیەکەین وەکو شوێنەکانی تر نییە، دانسقەیە، ئەبێ بەپێی پرۆتۆکۆڵ و گایدلاینی جیهانی بڕۆی بەڕێوە، ئەوێ بەپێی توێژینەوەکان بۆی بەڕێوە. سێکتەری تەندروستی لە کوردستان بە تایبەتی لە ڕووی دەرمان و پێداویستی پزیشکیەوە لە دۆخێکی خراپدایە. سەنتەر و نەخۆشخانەکان و فریاکەوتنەکان پێویستیان بە فراوانکردن و زیادکردنی بودجە و کارمەندی نوێ هەیە، بەڵام تاوەکو ئێستا کۆسپەکانی بەردەم ئەم کەرتە چارەسەر نەکراوە.